ئێوارتان باش بینێر و بیسەرە خۆشەویستەکانم خۆشحاڵم ئەڵلقەیەکی نوێ ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم هیوادارم کە هەموو سەلامەت و تەندروست بن و لەو ئێوارەی پاییزەدا پرۆگرامێکی تایبەتتان پێشکەش دەکەم پرۆگرامێک پڕ لە شعر و وشەی جوان و هۆنینەوە نەتەوەی و نیشتیمانیەکان و لەگەڵ زۆر بەڕێز یەکێک لە شاعیر و هونەرمەند و ئەدیبە پڕەکانی هونەری کوردی لە لام میوانە لە ستۆدیۆی ئێواری سلێمانیش بەڕێز عومەر کەسانە زۆر بەخێراتن دەکەم کە عومەر زۆر خۆشحاڵم لێرە دەتان بینم. زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ کەناڵە جوانەکەتان. سپاس بۆ جەنابتان. پێشەوەی هەر پرسیارێکم هەر شتێ بڵێم جەنابتان خۆتان لێرە ئامادەن دیوانەکەشتان پێیە دەبەوێت گوێبیستی هۆنراوەیەک بین لەو هۆنراوانی کە بژاردەی خۆتانە بۆ دەستپێکی پرۆگرامەکەمان. وەڵام من ئەمەوێت لە مەعاناتی ئەو خەڵکەوانێ شعرێکم هەیە بە ناوی ئەقڵ و تەمەن. پرۆفیسۆر دکتۆر زاید لەتیب لێرەوە ڕێز و خۆشەویستیم بۆیە حەودی لێقۆڵینەوەی لەسەر نووسیمێکیان لەسەر ئەوەیە باسی داڕەمانی ناخەکە لە نەتەوەی کووردە لە قۆناغەکانی زمانی نالی بۆ بێکەس بۆ گۆران بۆ ئێستا ڕێگەم بن ئەو شعرا خوێنمەوە. فەرموون کاتی ئێوە. چاوم بە عەشق سپارد و دڵی شمدایە دەر شەماڵ نە عەشق چاوی تێر کردم شەماڵیش لێم بوو بە خەیاڵ تەمەنم دایە دەست عەقڵ و ژینی شمدا بە نیشتیمان نە نیشتیمان فریاد ڕەز بوو عەقڵیش تەمەنی هەڵوەرانە تەمەن دەڕوا و پیا ڕاناگەم چاویش بەرەو کزی و فەوتان دڵ بەرەو نەهامەتی و پیری عەقڵیش هەر عەقڵی دەتاسە لە ئێستادا کەمێک تەمەن لە دەستمدا دێت و دەچێ چاوی کەسپری بۆم نادا و ئەو عەقڵەش ماوە بۆ دواجێ. دەستەکانتان خۆش بێت. ئەوە کاک ناسیر ڕەزازیش بە تەمای بۆ دوا گۆرانی تەمەنی خۆی ئەم شعرە بکا بۆ گۆرانی. ئەو هەواڵێکی تایبەتە لە پرۆگرامەکەی هیوادارین دوا گۆرانی خۆیمان پێشکەش نەکە بەس هۆنراوەکەی تۆ بکاتە گۆرانی. دەستت خۆش بێت. کاک عومەر جەنابتان ئەرشیفێکی زۆر و تەمەنێکی پڕ لە هۆنینەوەتان هەیە و وەک ئەوانەی کە بەپێی پێویست کاک عومەر کەسان ناناسن حەز دەکەم لە زاری خۆتەوە کورتێک ببیستینەوە عومەر کەسان کێیە و دەهێوێت چی پیشانی خەڵکی کورد بە. من لێرەدا بەس باسی شعرەکەم باسی ڕۆژنامەنووسی و کارەکانی کەم ناکەم چونکە بەرنامەکارە ئەو نەفریاکەوێ. من 5 دیوانی شعریم هەیە ئەمە کۆی 5 دیوانەکەیە. ئەم دیوانە دڵم پێی خۆشە چونکە تەواو پاک نووسم کردووە چ لە پیتێکەوە تاوشە تا هەموو دەستەواژە و شعرەکان. ئەمە 5 دیوانە. من تا ئێستا 7 سرودی نیشتیمانی لە شعرەکانی من کراوە هونەرمەندی گەورە گەورەش کردوێتی نەک بڵێ لێرە شوێڵێم من سەری ڕێزیان بەدانێن خۆیان داوایان لێ کردوم بۆ تا ئێستاش خۆم نەچوم بە یەکێک بڵێم شعرێکم بۆکە بە گۆرانیان بە سرود لەوانە مامۆسای گەورە ئەنوەر قەرەداخی شعری کەرکووکەکەمی کردووە بە سرودی کەرکووکم کەرکووکی ئاگر ئەوە شعرێکی بەناوبانگە و تیپێکی ژانی سلێمانی ئێڵێن لەلایەن ڕێنازبوریای هونەرمەندەوە ئەی بێژێ. کوردستان ڕەشپۆشەکەم کاک ناسری ڕەزازی لێرە و ڕێزم بۆی هەیە لە 2023 ئەو بەرهەمەی گەیاونە بە جەماوەری کوردستانی گەورە بە تایبەتی ڕۆژهەڵات ئەوە لەوێ ناوازەیە لە کوردستان. سرودی چکەم هەیە خەباتی سەخت حەمەد جەزای نەبەر بە مەقام و توێتی کەمال محەممەدیش بەکو سرود بتوێتی. میدی حسین حەو کۆپ لە شعرمی کردووە بە مەقامێک وەکو شعرێکی نەتەوەیی جەستەیەکی شەکەتی ماندوی مێژوو بووم ئەوەش چیچکێ لە شعرەکان. یەکەم سرودیش بۆ ئەنفال لەلایەن سەباح شێخانی و زامبیاوە کە شعری منە وەڵاڵە سووری بیابان پێشکەش کراوە. بۆ کۆچیش لوقمان سەلیم شعرێکی منی بۆ کۆچ وتووە بۆ ئەوانی کە دەریای ئیجە قۆتیان کە چوون بۆ ژیانێکی نوێ لە ژیانێکی ناخۆشی ئێرەوە بەرەو
ژیانێکی باشتر بەداخوانێ بۆ دەردەچوون ئەوەش یەکێکیە وە شعری سلێمانیشم زۆرە بە تایبەتی یەکێ لە شعرەکانی سلێمانیم ئەوە زۆر ناوازی ناو خەڵکا و خەڵک بەدڵێتی خەرمان هەمیشە پڕبەرەکەت مامۆستا اینجا ئەوانەی بۆت باس کردین خۆت بژاردەیەکیان لێ ئەکەیت کام لاوانەمان پێشکەشەکەی یا ئێمە من حەز دەکەم بەڕاستی هەمویان گوێ بیستمەوە بەڵام لە ناو کاتی پرۆگرام کاتمان نییە بەس من دوانی کورتیانتان پێشکەشەکەم هیچیان بۆ کەرکووک بڵێ سەیزامی جەستەما کڵپە لە جەرگم دەردێنێ غەدری مێژووی ئینسانیە فرمێز لە چاوی تۆ دێنێ دەستم مەگرە بە زەلیلی ئەمن چۆن دەبمە دیلی تۆ یەخەم بەردە بژیم بۆ خۆم نامە هەنگوینی داری تۆ پیرە مەگرون دوورنمامە گڕم چرای تاری ئەوە تا قەندیل مەندیلی مابێ ڕۆحم بە فەرمانی ئەوە کەرکووکی ئاگر لێوم لێوان لێوە لەگەڕ چاوەڕێم بە فیداتم چەپکە گوڵی بابە گوڕگوڕ کۆپلێکی کەش لە دەو قەسیدەی کە کاکە میدیا کردوێتی بە بەرهەمە قەسیدەیە کە هەموو نەهامەتیەکانی کوردی تایە جەستەیەکی شەکەتی ماندووی مێژوو بووم لە کۆنانا لە سەردەمی مافی مرۆڤ و یوئێندا پرچەکانم بەرەودامێنم ڕاگوێزرا بە تەوراسی قینی ڕەشی داگیرکەران دەستەکانم ئەنفال کرا هەر زیندوو بووم زیندوو بە کیمیایی چاوەکانم شەید کرا باسی سێ نەهامەتی گەورەی کوردەکە یەکیان ڕاگوێزانە یەکیان ئەنفالە یەکیان کیمیابارانە بەڵێ کاگومەر جەنابتان وەکو باسیشتان کرد لە پێشترا کێک لە پرۆفسۆر بەڕێزەکانمان کە چەند خوێندنەوە و نووسینی لەسەر جەنابتان کردووە و نووسینەکانتان خۆتان ئەوەندەی قاڵ و قوڵ بوونەتەوە لە نووسینە نیشتیمانیەکان و نەتەوەیەکاندا کام لە نەهامەتیەکانی کورد زۆرترین کاریگەری لەسەر جەنابتان دروست کردووە و بەرکەوتنتان هەبووە لەگەڵ من ئەنفال هەمووی کاریگەری زۆری هەیە کیمیاباران تەمەنێکی بردین خەفەت و گریان و بەڵام ئەنفال زامێکی زۆر گەورەیە من ئەنفال ئێستا شەوانە زۆر کاتی لەگەڵا بەسەرە بم باوەڕکە ئەو گۆرانی عەلی مەردان گوتوێتی شەرتە تا ڕۆژی حەشەر ئەو گۆرانیە بۆ ئەنفالی وتۆ بەس زەمانێ پێشتر وتراوە یعنی من خۆم ئەوە نیە لای خۆم ئاوە لەکەمەوەتەوە من لە شعرێکیشا ئەو گۆرانیم بەکاری هێناوە بۆ دایەناهیدە کە 32 ساڵ دوای ئەنفالی 15نەوەی کوڕوونەوەی 32 ساڵ ژیا دوای وەفاتی کرد لەم 2-3 ساڵە یەک قەسیدەی درێژم بۆ نووسی و خوێنشمەتوانە لە تەلەڤیزیۆنی دێرین ئەو قەسیدەیە ئەو شعری شەرتە تا ڕۆژی حەشرم ئەو شعرم لە شوێنێکە بەکارهێناوەتەوە هەرچەندەکەم ئەو شعرە بۆ ئەنفال وتراوە بەڵام زەمانی پێشتر وتراوە چونکە ئەو وێڵبوونەی بە سەحرایە هەبوو ئەوەیە کاکومەر جەنابتان عومەر کەسان کە ناسراون دەمێت پرسیاری کەسان بکەم ئەگەر وەک واتە بێ ئەگەر وەک گەڕانەوە ڕەچەڵەکی ئەو ناوە بێ پێشتر جەنابتان هەندێک شتان بۆم باس کرد حەز دەکەم لە بەرکامێرەش باسیکەنەوە سوپاس دەکەم وەڵا من کەسان باپیری شەشەمم ناوی کەسانە کەسانیش کوڕی مەولانە ئەمە ئالی بەجین عەشرەتی ئالی بەجی جاف مەولانە خالیش نەمریش نەقشبەندی هەر لە هەمان بەرە بابە ئامۆزای نالی شاعریشن و لە فیستیڤاڵی نالیشە کە وەزارەتی ڕۆشنبیری کردی لەسەر ساڵی 2011 لە هۆڵی ڕۆشنبیری شەرەفی وتاری بنەماڵەکە بە منیرا خزمانی نالی من وتارەکەم خوێنەوە چەندین پرۆفیسۆر و دکتۆر بەژار بوون دەستان خۆش بێت بمێنن لە نێو شارەکان تا و هەم لە باسکردنەکانشتا خۆشەویستێکی زۆر تایبەتتان هەیە بۆ سلێمانی بەرهەمەکانتان چین بۆ سلێمانی و کام لاوانەمان پێشکەش دەکەیت من بۆ سلێمانی شعرم زۆرە بەس حەزیەکەم پرسیارێک لە خۆم یەکەم و بۆ تۆ جوابیەمەوە من سلێمان چێتی ناکەم زۆر کەس وا ئەزانێ لەوانەیە وا تێگە
من کە سلێمانیم خۆشەوێ زانی چۆن خۆش بێ من ئەگەر ماڵی خۆمانم خۆش نوێ گەڕەکەکەی خۆمانم خۆش ناوێ گەڕەکەکەی خۆمانم خۆش نوێ شارەکەی خۆمانم خۆش ناوێ شارەکەی خۆم خۆش نوێ کوردستانیشم خۆش ناوێ من لە سلێمانیە ژیاوم سا بەرنامەیەک لە کورسات کردی لەگەڵما وێنەگرافی من ئەو شتەکوانانی سلێمانیم باس کردوێتەوە ئەم هەموو یادەوەریە من بەس لەگەڵ سلێمانیا زۆرمێ ئەجنە بۆ جوانی بێ وەڵام من بڵێن پارێزگای شکای بێدانی شێشمە دووە چقە شارێکی جوانە تێگەی مەسەلە ئەمە عنسرێت نییە ئەمە سلێمانچێتی نییە لەبەر ئەوە من شعری سلێمانیم زۆرە خۆشەویستمە خاک مرۆڤ ڕائەکێشێت لە نێو خۆیەتی تر ئەمە لە هەموونەتەوە و لە هەموو دنیا ئەگەڕێی کەس بەدەست خۆی نییە هەر کەس ئەو خاکەی خۆی ڕایەکێشێ تۆ چیت بۆ خاکت وتووە بۆ سلێمانی بۆ سلێمانی وڵات زۆر شعرم وتووە بەس شعرێکیان خەڵک زۆری بەدڵە حەزەکەی ئەوتان بڵێم مناڵێکی عەرەب چوو بوو لە باخی کشتی لەبان پەیکەرێ لە شاعیرەکان قاچی شۆڕ کرد بۆ ڕسمی گرتە بوو سۆشیال میدیا کە بینیم بەڕاستی زۆرم پێ ناخۆش بوو ئەم شعرە لەدایک بوو ئاگادار بە کە پێ دەنێیتە ئەم خاکەی سلێمانی بە ئەدەب بە لە حوزوری ناوداران و شاعرانی لە بەختانتە کە بۆت لووە ببینی تەختی بابانی بە ئەمەک بە مەی شێوێنە نەریت و کەلتوری جوانی شارێک لێوان لێو لە جوانی مەنزڵگای ئەحمەدی کاکی مێرجێکی پاراوی سەوزە لە ئامێزیا سەرچاوەکەی سەرچناری چەند میوان دۆست و نەجیبە بۆ کەسانی غەیرە شاری کە ئاڵۆزە موسیبەتە خامۆش نابێ وەک ڕەشەباکەی جاران هەر بمێنن یاخوا دەستەکانتان خۆش بێت ئەوەندەی ئاگدار بین لە سەرچنار ئیتر ئەو شوێنەی کە ئەوەی باسی سلێمانیە کات دڵی بە سەرچنار دەکرێتەوە لەوێش باخێک بۆ بەڕێستاندانراوە چەند دڵخۆشن بەو ڕێز و تەقدیرە من سوپاس دەکەم من سوپاسی لێرەوە بە تایبەتی هاوڕێم کاگەکرەمەکەم ئەکرەم کە لە زیندانە بەیەکەوانێ بەسرا بووینەوە زیندانی بەعسا ئێساش هاوڕێم و سەرپەرشتیاری ئەو باخەیە من مێزێکم هەیە لێەوە ئێواران بەخۆم ئەچم لێوێدا ئەنیشم ئەو برادر و ئەو کەسانشی ئەو کەسایەتیانش کە یانوێ بمبینن یان بۆ ئەوێ و من باخی سەرچنار هە لە مناڵیەوە ئالوودەی بووم باوەڕکە داری تایە ئەوە بە دوو کەس دەستی پیان ناگاتەوە من ڕسممەیە ئەمەە ئەستورە بچووکە لە هەفتا شەشە یعنی من بە هەموو چ قۆناکانی تەمەنم سەرچنارم خۆشویست و ماڵمان لە باخ شێغلەتی بووە بە سواری تراکتۆر بە سواری گەڵابە و کاتە سیارە نەبوو لە ڕۆژێکە دوو جار چوار سیارە بەرەوە سەرچنار ناوە ئاهاتین بۆ سەرچنار مە لەمانە کردەوە چوین ناباخەکەەوە سەرچنار من لە جات لە ڕۆحمایە من بێ ئەو ناژیم ڕەنگە ئەو بێ من بژی بەس من بێ و ناژیم ئینشەڵڵا هەمیشە هەر لێک نزیک دەبن و هۆنینەوە و هەستە جوانەکانیشت هەر لە سەرچنار درێژەی دەبێت دەمەوێ پرسیارێکت لێ بکەم دەربارەی شاعرانی دیکە ڕای جەنابەت وەکو ئەزموونی خۆتا چەند شاری نیشتیمانی و نەتەوەی هەست دەکەیت کە ڕەنگی داوەتەوە لە شاعری شاعرەکانی دیکە لە کوردستان بەگشتی وەڵات شاعرانی پێش من بڵێن لە منەوە بەرەو خوارد زیاتر شعری نیشتیمانیان هەبووە لەی ئێستا من کەمتر ئیبینم لە شاعرانی نوێ کەمتر ئیبینم بەڕاستی بۆچی دەگەڕێنەوە ئایا هۆشیاری هەستی نەتەوەیەتیمان با بڵێن لاواز بووە یاخود شێوازی پەروەردەکردن چونکە بەڕێستان کە کەسایەتێکی لە ئەمڕۆ ئەو هەموو نووسینە جوانە یان توانین بڵین ئەو هەست پێکردنەتان بۆ نەتەوەکەتان کە هەیە هەمان ڕۆڵەی هەمان خاکن و لە کاتێکا نەهامەتی زیاتر ئێوە لە منداڵی تۆ ڕاستەوە خۆشێر دەستی دوژمن بۆ ئێستا منداڵەکانمان زۆر ئازاتر ئەمە بۆچی ئەمە دروست بووە ئەمە بۆ ئەوە دروست بوو لەوە دروزە بێ ئەبێ هەموو کەسێک کە لە نیشتیمانێکە ئەژی ئەبێ وەفای بۆ نیشتیمانەکەی هەبێ ئەبێ ئینتیمای نیشتیمانی هەبێ ئێمە نەوەیەکچین پێمان ئەڵێن نەوەی جیلی ئاڵتونی وەڵی جیلی ئاڵتونی بووین لە ئاکار و ئەدەبدا بەڵام جیلی نەهامەتی بووین هەرچی نەهامەتی بوو بەسەر ئێمە هاو ئێمە ئەو کاتە تەنها بیرکردنەوەی نەتەوەیی بوو
من لەیەکی لە حەفتاویە کار ئەمرم 14 ساڵ نەبوو بوو چوومە تێکێتی قوتابیانی کوردستانەوە باشە ئێمە لە جیاتی ژیانی تایبەتی خۆمان ژیانی نیشتیمانمان هەڵەبژار ئێستا کۆمەڵی گۆڕانکاری هاتووە بە نەفرەت بێژێ لەوانە تەکنۆلۆژیا کە ژیانی تێگاوە بە نەفرەت بێت چونکەم وای لە مرۆڤەکان کردووە لە ماڵێکە هەمووی دوردۆنگ بێ کەس نابینێ ئەو من لە شعرێکم هەیە جارانی جوانەوە باسی ئەوشانم کردو تقریبن ئەم تەکنۆلۆژیای وای لە خەڵک کردووە کە خەڵک ئەوەنی کە پەرتەوازە بێ ئەجا خەڵکەکانی ژەت کەسای ئەم ڕووبی لە ژیانی خۆیە کاتەوە من ئەتوانم لێرە شتێکم بیرکەوتەوە لەم پرسیاری جەنابتەوە ئەتوانم باسی ئەو بۆ بکەم من حتا لە ئەنفالە کە چەندین شعرم بۆ نووسیەوە کە یەکێ لەوانە ئەمە دیوانی پێنجەمی بۆ شیحسێنی هەزارکانی نەمرە ئەو پیاوەی کە ڕەفزی ئافواتەکەی سەدام حسێنی کرد بۆ خۆی خێزانەکەی لە پێناوی ئەوەی کە نەجاتی بێ خۆی ئەنفال کرد خۆی ڕزگار نەکرد مناڵەکانیشی ڕزگار نەکرد مایەوە لەگەڵ ئەو خەڵکان ئەنفال کرا عنوانی شعرەکەشم یەک جار بژیم نەک ڕۆژانە بمرم ئەو پیاوە یەک جار ژیە هەتا ماوە ئەژی بەڵام ئەگەر خۆی ڕزگار کردای ڕەنگە وا نەبوایە ئەوە گەورەی ئینسان لەوەیە ئێستا من شعرێکی من حتا لە ئەنفالە من خۆشەویستیم خسۆتە ناو شعری ئەنفالەوە سا یەکێ لەوانەیە کە ئەو سرودی ئەنفالەیم کە سەباح شێخانی و زامبیا ئێڵێن ئەوەتان بۆ خوێنەوە گوڵاڵە سوورەی بیابان لە سەرابەوە سۆزێ بەرگوێم کەو زایەڵەی عەشقە و لە ڕووی مانگ دەرکەو لە سەرابەوە سۆزێ بەرگوێم کەو زایەڵەی عەشقە و لە ڕووی مانگ دەرکەو هۆتاقە شۆخی لە خێڵ جێماوم نزرگەی وێران کوانێ باوانم لەم سارا چۆڵە لە یادم مەکە پەپولەی ڕۆحم نائومێد مەکە لەگەڵ شنەی بای دەمە و ئێواران سۆزم بۆ بکە لە هۆرەی جافان چاوێ بگێڕە بە بیابانی چۆڵ بۆ خوێن و ئێسکی شاراوەی ژێر خۆڵ لەکوێ شنەی کرد گوڵاڵە سوورە مەزاری ڕۆحم وا لەو سنوورە دەستان خۆش بێت ئەمەوێت شتێک لە جەنابتان پرسم ئەگەر بە شار وەڵام بیتەوە یاخود بە قسە و ڕای خۆتان چونکە تۆتت منداڵێکی عەرەبم بینیوە لەسەر بەیکەرێکی ئەو شعری باخی قاچی شۆڕکرێتەوە ئەو هەستەی پێداویت تێبگەێنی کە سلێمانی چێ و چی نییە ئەمڕۆ منداڵەکانی خۆمان کە ئەبینیت چیت لێ یعنی چی ئەیەن بە تۆ ئەتەوێت چیان پێ بڵێ بۆ گەنج و بۆ مناڵی ئێستەمان کە ئاوا پەروەردە دەکرێت بەداخەوە من یەکێ من 12 نەوەمەیە خوانەی بڕێ باوەڕکە لە ڕۆحما ئەژین مناڵەکانی کەشم کەسەکانی کەشم بەڵام کە سەیریانەکەم هانە کوردی نازانێ لە پێنجی سەرەتایە و کوردی نازانێ یعنی من داهاتوویەکی خراپ ببینم بۆ میلەتە ئەمە هەمووشی بە نەفرەت بێ بە بۆنەی ئەم تەکنۆلۆژیا و پاشاتەکانێتی ئیتر بە سۆشیال میدیا و بە ئەم یاریکردن و ئەمانە کاتەکانیان بەس یەکیان لێوادانیش یەکیان لەوێ من لە شعری جارانی جوانە ئێمە 12 کەس بووین خانووەکەمان 4 ژوور بوو لە باخ شێڵەتی هەر 12مان لە یەک ژوور ئاخەوتین لە یەک ژوور ئاخەوتین بەیانیان یەک سفرە ڕیز دەکران نان تیری و چامانە خۆر بەیەکو ئەگەر خوا تۆزێ ماسی بایە ئەوە زۆر مهم بوو ژیانیش زۆر خۆش بوو هەموو یەکتیمان خۆشەویست ئێستا مناڵەکان کەسی لەگەڵ کەسیانە بینی نییە ئەمە داهاتوویەکی خراپ ببینم من داهاتوویەکی زۆر خراپ ببینم بۆ ئەم میلەتە هیوای ئەو دەخوازین هەمیشە هیوامان بەرەو باشییە کاک عومەر زۆر خۆشحاڵم بەدانیشتن لەگەڵ بەڕێستان و ئەمە دڵنیام قسەی من نییە و هەر کەسێکی کە نزیک لە جەنابتان دانیشێ بێزار نابێ و تامەزرۆیە گوێبیستی هەموو نووسینەکان بێ بەدەنگی خۆتان کۆتایی پرۆگرامەکەمە ئەگەر شتێک ما بێت جەنابەت حەزت کرد بێ باسێکی من نەمپرسی بێ مۆڵەت دەدەمە بەڕێستان و دەبێت کۆتایی پرۆگرامەکە بۆ باسکەین و ئەنجا لەگەڵ هۆنراوێکی دیکە دەمێت پرۆگرامەکەمان کۆتایی پێ بێت من سوپاس دەکەم سوپاسی بەڕێزیشت و ئەو بەلایانەش دەکەم کە لە پشتی کامێرەوەن
شتێکی وام نەماوە بەڵام شعرێکی عەشق کۆتایی پێێنیت دەستان خۆش بە ئەمان بۆ عەشق بێ با باسێکی خۆشەویستیش بکەین شعرەکە بە ناوی بێوەفایە وەرزی پەپوولەم هەڵبژارد گوڵدەستی نابڕوومەوە دواژوانم کردە شعرێک و کەچی هەر نەی دەخوێنمەوە کە پێیشی عەشق مەستم دەکا بێوەفایی لێدەوەرێ کە تۆ هێندە دڵت ڕقە چۆن شعر ئامێزت دەگرێ بە ڕقی شێتانەت کۆڵ نادەم ناخی دڵت دەخوێنمەوە گوێ لە قسەی ڕقت ناگرم لە نیگاتا دەتوێمەوە کە عەشقی تۆ دەمسووتێنێ ببینە سەختی برینم کە تۆ تەبیبی ڕۆح نەبووی چۆن بوویتە مەرهەمگینم خاوەتا ڕەنگی دەستان خۆش بێت هەر لەش ساغ و تەندروست باش بە سوپاسانەکەم بینەروی سەر خۆشەویستەکان میوادارم لە میوارە پاییزەدا شێشتان بینی بێ لە شار و تەکانی بەڕێز دکتۆر عومەر کەچان هەرچەندە زۆرێک لە هۆنراوە و نووسینەکانی ئازار و زامی گەلەکەمانن بەڵام گێڕانەوەی مێژوویەکی پڕسەروەری کوردن و ئەوەی دەمێت لە کۆتاییە بڵێم تکا بۆ دایک و باوکە بەڕێزەکان بۆ سەرپەرشتیاری خانەوادە بەڕێزەکان ئەوانەی منداڵیان هەیە گەنجیان هەیە با بە ئاگابین لە نووسین و ئەدەبیاتی کوردیمان با بە ئاگابین لە ناسینی کەسایەتیە هونەریەکانی خۆمان لەبەر ئەوەی کاتێکە کتێبێکی نمونەی بەڕێز کاک عومەر کەچان دەخوێنینەوە زۆر بەوردی و بەباشی ئاگاداری مێژوو و ئاگاداری هەستی نەتەوایەتی کوردانی خۆمان دەبین ئێوە هەمیشە ساغ و سەلامەت و هەمیشە لە پارێزراوی خوای گەورە دابن تا پرۆگرامێکی دیکە دەگەڕێم وڵاتان